ورا بسوري صبر 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 عافية برافو بركان تمام. من ناوم تانية مصطفى حمار رسولة راهنري أسب سواريم ليرة كاركم أو بيشكما بيشي من أويا كمندال وجنزكان فير أسب سواري كم بشويتي أكاديمي الروجانا لكاد جمير دو يا سي ديما إيرة حتى ساعات ده تقريبا ليرة أبم لبروي هاوين وزستان فرقي هي حتى هاوين بو درنگتر اهاتين لبر اسبكان تام اسبكانش ما عندنا بن لبروجي خلقكش ما عندنا بي درنگتر اگراينه بلام استا لموضوع زستان داديت ابي زوتر بينو زوتريش بگراينه او ماينتي كرديه ناوي كرديه حتما الام لخوشويستي هر بيلم كردخان ماينتي زور لسر خويا ماينتي زور باشو بقواتيشا عافيه دست خوش يعني جرينترين شت اويا ليك دوربن بس باني بيت اقادر بقى زور بيت لزجي نزيك ما بقى الا اگر توزك ليدا خوام نو ساله لناو اسب سواري ما بلام سرتا زور بكمي 4 ساڵە زۆر بەردەوامم 2 ساڵە تقریبان ڕاهێنانیان پێکەم سەرەتا لە منداڵەکان دەستم پێ کرد زۆر باش بوون هەتا ڕادەیەک تەڵەبەی زۆر باشمان هەیە زۆریشن عەدەدیان باشە تقریبان 30 تەڵەبەی ئەمن شخصی هەیتم صحە زۆر باش زۆر باش ئەسب سواری زۆر خۆشە ڕاستە تۆ سەرەتاکەی زەحمەتە بەڵام هیچ شتێک مەحاڵ نییە ئەبی کۆڵی لۆ بدەی شتێک کە حەزت لێبی خولیاتبی هەر ئەبی حتمەن قوربانی لۆ بدەی ئەلحەمدلله ئەمنیش زۆر باش بووم ئێستاش باشتریشم هێشتاش هەوڵە دەم بەرەو پێشتریش بچم دەی دەست لە خوارێبی وەکو ئەبینن ئەوە قوتابیەکانن ماشەڵڵا قوتابیەکی زۆر زیرەک و گوێڕایەلن ئەسب سواری ئەوەندە ئاسان نییە کاتی زۆریەوێ ئەسب سواری وەکو بەحرێکە زۆر قوڵە هەتا لی فێربی هەرکەمە ئێستا ئەوانە تا مەرحەلەک هاتینە زۆر باش سەرەتا فێریانەکەین دەرسیەکەممان کو لە ئەسپی نزیک ببنەوە دوایە کو بتوانن بیشۆن خاوێنی کەنەوە لی نەترسێن زینی بکەن پاش ئەو وەختەی دێن ناو ساحەی ئێستا ساحەکمان هەیە حەلەبە ئەوە ئی منداڵانە کە فێریانەکەین ساحەکی کچکەیە لێرە مبتەدیئەکان ئەوانەی سەرەتانە ئەوان لێرە فێرەکەین با ئەوەی تێبێخم بەخۆم مامۆستان بەڵام مامۆستاشم هەیە مامۆستایەکەم زۆر باشە مام شێرکۆ زۆر هانیدام زۆر یارمەتیدام تا بگەمە ئەو مەرحەلەی ئێستا کە ئەمن لێمە بتوانم بەخۆم خەڵکی دی فێرکەم جیاوازی نییە لە بینی ئافرەت و پیاو ئەبی ئەتیماد لەسرە خۆت بکەی چاوت لە دەستی کەس نەبی تا بێ دەستت بگری بڵێ وەرە کار بکە یا مەسەلەن شتەکت فێرکە بە خۆت ئەتوانی لەسەر پێی خۆت بوەستی و کاری خۆت بکەی دڵنیا بە لەوەی کە سەرکەوتوو شەبی من زۆر کەس پێی گوتم ناتوانی یا پێت ناکرێ بەڵام ئەوانە ئەو قسانە گەورەتریان کردم و یعنی وایان کرد زیاتر بەردەوام بوو سەرکەوتووتر بم الحەمدلله زۆر باشم ئێستا ئینشاڵڵا باشتریشە بم لەگەڵ ئەو ئەسپوماینە